تیمی کوردستانی عێراقی CPT ئەمریکی کەمە پێش ئەسا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا هەڵوێستی خۆیان ڕاگەیان لەسەر بەشداریکردنیان لە دانیشتەکانی دادگاییکردنی جیراوانی بادیناندا. من زۆر بەڕێز کامەرا عوسمان ڕێخەری تیمی CPT لە کوردستان و عێراق میوان مەلەزاری خۆی و زانانەکان و گەزمەکە کامەران سوپاس بۆم دەرفەتە. CPT پەیامی چییە دوای بینینی دانیشتەکانی دادگا و بەڕێوەچوونی چی ئەوەی دوێنێ پێرێکی لە ڕابردوشدا چی دابینی؟ زۆر سپاس. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لە ڕۆژی 27دا بەشدار بووین لە چاودێریکردنی پرۆسەی دادگاییکردنی شێروان شێروانیدا. ئێمە چاودێری کۆمەڵێک پێشێلکاری گەورەمان کرد بەرامبەر بە شێروان شێروانی کە تەواوی هۆڵی دادگا لە ڕۆژی دادگاییکردنی شێرواندا بەسەر بازگە کرابوو. ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد پارێزەرەکان پەڕاوی دادگایان نەبینی بوو، پەڕاوی لە کۆڵنەوەکانیان نەبینی بوو بەر لەوەی کە بچنە هۆڵی دادگا و بتوان دیفاع لە شێروان شێروانی بکەن. ئەوەی کە ئێمە وەک CPT چاودێریمان کرد ئەوە بوو کە دەسەڵاتێکی سیاسی لە سەروی دەسەڵاتی تەنانەت سەرۆکی هەرێمیشەوە لە سەروی دەسەڵاتی سیستەمی دادوەریەوە تەداخل لە کەیسی بادینان بە تایبەت کەیسی شێروان شێروانیدا دەکەن. شێروان شێروانی 6 ساڵ حکم درابوو بە بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان حکومەکەی بۆ کەم کراوە بۆ 3 ساڵ، بەڵام لە ئێستادا لە ڕێگەی دادگاوە بەکارهێنانی دادگاوە 4 ساڵی تر بۆ حکومەکەی زیاد کرا کە 3 ساڵ لە زینداندا دەبێت، حکومەکەی هەمووی دەبێتەوە بە 6 ساڵ بەیەکەوە. بۆیە دەسەڵاتێکی سیاسی هەیە کە دەیەوێت شێروان شێروانی و زیندانیانی بادینان لە زینداندا پێڵێتەوە و دەستگیرکردن و ڕفاندنی ئومێد بەروشکیش پرسیارێکی گەورەتری لەسەر سیستەمی دادوەری دروست کرد، بە تایبەت ئەو بەیاننامەیە کە دوێنێ دەرچووە لە پارێزگاری دهۆکەوە کە دەگوترێت بە بڕیاری مەسرور بارزانی ئازاد کراوە. ئەوە پێمان دەڵێ کە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستاندا سەربەخۆنیە، سەرۆکی حکوومەت دەتوانێت هەر کەسێک حەز بکات دەستگیری بکات، هەر کەسێک حەز بکات ئازادی بکات، دەتوانێت دادگاکان بەکاربهێنێ، سیستەمی دادوەری ناتوانێت بە ڕۆڵی خۆی هەڵبسێ. بۆیە ئێمە ئەمڕۆ وەک تیمی کوردستانی عێراقی CPT بانگەوازمان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئازادکردنی شێروان شێروانی و تەواوی زیندانیانی بادینان بانگەوازمان کرد لە کۆنسوڵخانەکان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆی بەجددی لەسەر ئەو بابەتە بێنە سەرخەت. هەر کەسێک کە چالاکیەک نەنوێنێت دژی ئەوە هاودەستیکردنە، بەشداریکردنە لەو نادادپەروەرەی کە بەرامبەر بە شێروان شێروانی و هاوڕەکانی جێبەجێ دەکرێت. ڕۆڵی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوەی کە لە هەرێمن وە بە دیاریکراویش CPT چییە بێ لەم کەیسەوە چیەکەن لە ڕووی پەیوەندیەکان؟ ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT ئۆڕەدی زۆربەی کۆنسوڵخانەکانمان ئاگادار کردوێتەوە، زۆربەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانمان ئاگادار کردوێتەوە لەسەر ئەو کەیسە. ئێمە لە چەند ڕۆژی ئایندەدا کۆمەڵێک هەنگاوی ڕێکخراوەیی هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە دەرەوەی هەرێمی کوردستان دەنین، هەوڵ دەدەین کە فشار دروست بکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو زیندانیانە ئازاد بکرێن، شێروان شێروانی 50 ڕۆژی تر ئازاد بکرێت کە حکوومەکەی تەواو دەبێت دادپەروەری لە کەیسی زیندانیانی بادیناندا بچەسپێنرێت. لە دانیشتنەکە یابوونە و تۆمەتێکی دراوەتە پاڵ شێروان شێروانی تەزویرکردن لە ڕووی یاسایی شەوار حکومەکەی 4 ساڵ خۆی ئەوان داوان دەکرد شێروان شێروانی بە پێی مادەی 289 لە قانونی عقوباتی عێراقی زیندانی بکرێت یاخود سزا بدرێت کە حکومەکەی 15 ساڵە، بەڵام دواتر حکومەکە گۆڕا، قانونەکە گۆڕا، مادەکەیان گۆڕی بۆ 295 و 298 یەک مادە بوو، 295 بوو کە شێروان بە ساڵێک و نیو بە پێی ئەو مادەی حکومدرا، بەڵام دواتر مادەیەکی تر زیاد کرا 298 کە 2 ساڵ و نیوی تری بۆ شێروان زیاد کرد، هەمووی بێکەوە 4 ساڵ. شایەتەکان ئەوانەی کە بهێنرابوون لە دژی شێروان شێروانی لە بەرژەوەندی شێروان شێروانیدا شایەتیاندا و لایەنی زەرەرمەند کە کەسێک لانی زەرەرمەند بە دەبوو هاوڕەکانی شێروان شێروانی بن، بەڵام لەوێ کوتیان ئێمە خۆمان ڕێگەمان بە شێروان داوە و ئێمە زەرەرمەند نەبووین لەوەدا و هیچ کەسێک زەرەرمەند نەبووە. تەنها چاکسازی گەورانی هەولێر دەڵێ ئێمە ناوبانگمان زەرەری بەرکەوتووە لە کاتێکدا و دۆکیومنتەی کە نووسراوە گویا شێروان پەنجەمۆری کردووە لە بری یەکێکی تر تەنها بۆ ناوخۆی زیندان بووە، تەنها بۆ بەڕێوەبەری زیندان بووە، نەچۆتە دەرەوە. بۆ ئێمە پێمان وایە بە مەبەست ئەو جۆرە محکەمانە ئەو جۆرە دادگایانە دەکرێنەوە لە دژی شێروان شێروانی و زیندانیانی بادینان، ئەگینا ڕۆژانە هەزارەها کەس ئیمزا لە بری یەکتر دەکاوە، پەڕاوی ڕسمی نییە، پەڕاوێکی ڕسمی نییە بڵێ تۆ لە دایرەیەکی حکوومەتدا پەڕاوێکت تەزویر کردووە. نەخێر، تۆ کۆمەڵێک گروپێکن کەیسەکان یەک کەیسە لە بری یەکتر داواکاریەکیان بەرز کردوێتەوە و پێشتر یەکتریان خەوەل کردووە لە 28 2022 یەکتریان خەوەل کردووە، توانە دەتوانین لە بری یەکتر ئێمە ئیمزا بکەین
داواکاریەکانی خۆمان بەرز بکەینەوە بۆی ئازاد بکرین دۆخمان لە زینداندا باش بکرێت بەڵام بەداخەوە ئەم کەیسە کەیسێکی تەواو سیاسیە دادوەر و دادگا بەکاردێنرێت لە هەرێمی کوردستان بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین CPT لە عێراق و کوردستان تەنات بەشداری دانیشتەکانتان کردویا خۆ چوونەتە زیندانەکانیش لە دۆخی گیراوانی بادنیان ئاگادارن گۆدا زێباری ژمارە ئەرکی CPT لە هەرێمی کوردستان چاودێریکردنی دادگایەکانە دۆکیومنتکردنیەتی راپۆردانە لەسەر ئەوە و هەروەها نواندنی هەڵوێستە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگادار بکاتەوە لەسەرەوە بابەتە فشار دروستکردنە ئێمە چەند جارێک سەردانی زیندانەکانمان کردووە بەداخەوە زیندانیەکان دۆخیان باش نییە ئەوەی کە خۆیان ئاماژەی پێدەکەن ئەو جۆرە نییە کە دەبێت زیندانیەک تێیدا بژیت بەتایبەت زیندانیانی بادینان مامەڵەیەکی جیاوازیان لەگەڵ دەکرێت دەستیان ناگات بەو کتێبانەی کە خۆیان دایانەوێت مافی خوێندنیان لێسەندراوەتەوە مافی کتێب بەدەستگەیشتنیان لێسەندراوەتەوە کۆمەڵێک مافی تریش هەیە بۆ نمونە بۆ ماوەیەکی زۆر نیان دەتوانی پەیوەندی بە خێزانەکانیانەوە بکەن بۆ ماوەیەک بەشێکیان خرانە سجنی ئینفرادیەوە زیندانی تاکە کەسیەوە بۆیە مامەڵەیەکی تایبەت لە زینداندا لەگەڵ شێروانی و هاوڕەکانیدا دەکرێت